سوالکردنی منداڵان لە هەرێمی کوردستان لە حاڵەتەوە بووەتە دیاردە و لەلایەن چەند گروپ و کەسانێکی دەستڕۆیشتووەوەش بازرگانی بە منداڵانی سوالکار دەکرێت. سەرۆکی ڕێکخراوی ئەفرا بۆ پەرەپێدان و هاوکاری مرۆیی دەڵێت سوالکردنی منداڵان لە هەڵکشاندایە و بازرگانیان پێ دەکرێت. بەشێک لەو منداڵانە ڕۆژانە لە بەرامبەر 25,000 دیناری عێراقی لە شوێنە گشتیەکان و ترافیک لایتەکان سوالیان پێ دەکرێت. لە هەرێمی کوردستان لە چاو 2 ساڵەوە پێش منداڵانی سەرشەقام ڕێژەکەی زۆر بەرز بۆتەوە لە حاڵەت دەرچوو بۆتە دیاردە. پێم لە کۆڵینەوەی کە تا ئێستا کردومانە و دانیشتانێکی کە لەگەڵ منداڵانێکی زۆر لە سەرشەقام کردومانە قسەمان لەگەڵ کردوون لە ساڵی 2017 تا ئێستا زۆرینەی و منداڵانی کە لە سەرشەقامن پاڵنەریان هەیە بۆ سوالکردن لە هەرێمی کوردستان. ڕۆژانە و منداڵانی کە خەریکی سوالکردن هەگەر لە 10,000 تا 200,000 یا تا ملیۆنێک کار بکەن تەنها 25,000 بۆ منداڵەیە. ئەوی دیکەی ڕادستی کەسێک دەکرد کە تەوزیعیان دەکات لەسەر شوێنەکان و شوێنە گشتیەکان و ترافیک لایتەکان. چەند یاسایەک هەیە لە عێراق و هەرێمی کوردستان بۆ ڕێگریکردن لە کارکردن و سوالکردن بە منداڵان، بەڵام لەبەر ئەوەی سزاکان زۆر توند نینە بۆیە ئەو یاسایانە بوونەتە ڕێگا خۆشکار بۆ زیادبوونی دیاردەی سوالکردنی منداڵان بە شێوەیەک لەلایەن زۆربەیان بووەتە پیشە. بەپێی ئەو سزانەی کە دیاری کراوە زۆر جار ئەم تاوانە بە مخالفە سەرپێچی هەژمار دەکرێت و لە چەند حاڵەتێکیش بە کەتن جونحا هەژمار دەکرێت. بۆیە ئەگەر بێت و سزاش بدرێن بەڵێن با بڵێن ماوەی سزاکەی حبسە بۆ مانگەکە هەر تەواو دەبی و بێگومان ئەو کەسە دەبی بێتە دەرەوە. بەپێی تەنیا یاسای سزاکانی عێراقی ژمارە 111 ساڵی 1962 ئەم تاوانە سزاکەی لە 6 مانگ تێپەڕ ناکە، بەڵێ ئەو کەسانە ئیجرئاتیان لەگەڵ دەکرێت و سزاش دەدرێن و سزای گونجاوی خۆشیان وەردەگرن. بەس وەکو پێم گوتی ئەگەر سزایەکە تەواو بوو دوای تەواوبوونی سزا دەبێت دەربچی ئەو کەسە. ئەمە کاری لەانە پەیوەنددارەکانە کار لەسەر ئەو کەسە بکە کە دووبارە نەگەڕێتەوە بۆ سوالکردن. بەشی زۆری ئەو منداڵانەی لە سەر شەقامەکانی هەرێمی کوردستان سوال دەکەن منداڵی ئاوارن، ژمارەیەکیان بەهۆی نەداری و یارمەتیدانی خانەوادەکانیان ئەو کارە دەکەن. بەشێکیشان لەلایەن چەند گروپێکەوە بە ڕەزامەندی کەسوکاریان بازرگانیان پێ دەکرێت لە بەرامبەر ئەوەی ڕۆژانە بڕێک پارەیان پێ بدرێت و لە ئەگەری دەستگیرکردنیان گرنتی ئازادکردنیان بکەن. بەپێی زانیاریەکان ئەو حاڵەتەش لە زیادبووندایە. تا ئێستاش لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە دەستگیرکردنی هیچ کەسێک یان گروپێک لەسەر ئەو کارە مەترسیدارە ڕانەگەێنراوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.